هاوڕێیان و کاتتان باش. زۆر باشە، زۆر هاوڕێیان و کاتتان باش. ئێستا قسە و باز دەکەین لەسەر ئەو قەشمەریخانەی نوێی دام و بەناو ئاسایشی هەرێم، بەناو ئاسایشی هەرێم. ئێستا هەندێک قسە و باز دەکەن لەسەر نوێترین قەشمەریخانەی ئاسایی کورە ئاسایشی چێتدا کۆمەڵی ئەو کۆمەڵە کچەتە و ئەوەی بەناوی ئاسایش قسە دەکەن. دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە، دنیایەک ڕێز و خۆشەویستی. ئێستا ئەوتان و لێدەم هاوڕێیان، ئەو دەنگەی شێروان شێروانی بگورن بەس بە ئەوەی بڵاو بکەمەوە ئێستاکە ڕێستانەی هاوڕێیان، حەزم دەکرد گۆرانیەک لێ بدەم، بڕوا بکە دڵم خۆشە، بڕوا بکەن هاوڕێیان پێچەوانەی هەموو ئەوانە ئەم دڵم خۆشە. یەک دوو دەقە جێ لە شێروان شێروانی لەسەر گۆڕی شەی سەردەشت دەگرین. شهيدي قلم سردش عثمان براي من أبي ما تجاوز كين لويك لهويي شهيد سردش عثمان بكولي نواك بخير أبي لو ودس بيبكين كبزانين شهيد سردش عثمان چیه یاخود چه حالتێکە چه ظاهرەیەکە لە کۆمەڵگەی کوردی بەر لە هەموو شتێک من وا دەبینم سەردەشت عوسمان ئەو تێکستە قورئانیە کە دەڵێ بأي ذنب قتلت. بەر لە هەموو شتێک بە دیدگای من سەردەشت عوسمان ئەو هاوارەیە کە لە حەی عومالێکی هەولێرەوە کە گەڕەکێکی فەقیر نشینە، هاوارێکە بۆ سەرە بلندەکان و سەری ڕەشەکان و سەرگردەکان، هاواری نەعەدالەتیە. بەر لە هەموو شتێک بە دیدگای ئێمە شەهید سەردەشت عوسمان هاواری ملیۆنەها گەنجە لە باشووری کوردستان بەدەست تاقمێکی مشەخۆری سەرسەری کە لەسەر کیسی و لەسەر حەسەی ئەم ملەتە دەژین و پێی گەشە دەبن و مشەخۆر دەبن. بە دیدگای ئێمە سەردەشت عوسمان ئەو کارتە سوورەیە کە لە دێگەڵە و لە پردێ وەک کارتی ترس و فۆبیا زاڵگاکانی پارتیڤیەکێتی سەیری دەکەن و لە هەمان کاتدا مێژووی ئەو پەیکەرەیە کە لە هەولێر قەدەغە کرا، ڕێگیری لە بەردەمی کرا کە پەیکەرێک بۆی دروست بکرێ، یاخود ئەو پەرتووکەیە کە ئێستا برادران باسییان کرد کە وەکو فۆبیایەکە و لە TNT گەورەترە بۆ حزبی دەسەڵات کە پارتی دیموکراتی کوردستانە لە باشووری کوردستان. سەردەشت پێم وایە وەکو لە وەسیەتنامەکەدا دەڵێ ئێوە لە دوای من وە خاڵکم دانایەوە دەستی پێ بکەن، بەڵام هەم سەردێڕە بە دیدگای ئێمە، هەمیش پاشدێڕێکە کە ئێستاش وجودیەتی هەیە لە داهاتووشدا وەکو بەختیار عەلی لەوتاری پێشتدا باز دەکا. سەردەشت داهاتوویەکی دوور و درێژە بە دیدگای ئێمە. بەڕای ئێمە سەردەشت عوسمان ئەو ئاسوەیە کە لەوێوە یەخەی ئێمە دەگرێ و داوا لە ئێمە دەکە کە ئێمە بە دوای پارادایمێکی تازەی حکومڕانی لە کوردستان داوا بکەین بەرەو بچین کە دوور بێت لەو جەوەک ملیشت گەرایە و لەو گەندەڵستانە و دیوەخانەی کە هەیە لە باشووری کوردستان. بۆیە سەردەشت خەیاڵیان خاوە کە بیر بکەنەوە کردەیەکی ڕابردوویە و ئیدی ڕۆشتووە. سەردەشت وەکو ڕووبارێکە لە ناو ئێمەدا، کردەیەکە ئێمەین ڕۆحە لەناو جەستەی باشووری کوردستان. بەرز ڕاگر بێ یادی هەشتمین ساڵیادی تیرۆری سەردەشت و هەموو شەهیدەکانی قەلەم لە باشووری کوردستان. ڕێز و حرمەتم هەیە. هاوڕێیان بەخێر بێن سەر چاو.
ئاڕیان ببوورنا من ینی پێشتریش چەندجار کرد لای وەکو زەوقا وەکو شعرا کە دێت ئیتر حەز دەکەم ڕووداوی گەرما و گەرمەگەنا جاریوا دەبینیم بە سێمان قسە ناکەی بەس بەڕاستی ئەو ماوەی یعنی زۆر مەحزنەیە کورەوەڵی ئەو وڵاتە ڕۆژگارێک دادێ هەمووی دەبتە کۆمیدیا هەمووی نەوەکانی داهات و تفمان لێ دەکەن چۆن ئەو کۆمەڵە سەرسەریە ئەوە بەربوونێتە جیانی ئەو میلەتەی ئەو هەموو مەهزەلا ئەو هەموو قەشمەری خانەیە چییە لەم نیشتیمانە ئەوە بووە کارە ساتێکە من پێشتر دەمگۆ دانپیانان بە تەعزیب بە ئەوە بووە دان بەوانە درایە بەس یەک دێری تەعزیب احترافم نەدیتەوە لەوانە یەک دێر نەمدیتەوە کە ئێستا یەک بێک باس دەکە چۆن شەرم ناکە ئاسایشی بەناو ئاسایش کۆمەڵێک وتەی پچڕ پچڕی درۆ کە ئاسایشی گشتی خۆیان یەکێتی دەڵێ لە 5 کەسمان ئەمە سەیتە ئیدی ناکەین لە 5 ئەوە ئەندامی ئەنجومەنی ئاسایشی باڵا سێ یەکێتی ڕوونکردنەوەیاندا دەڵێ ئەمە ئەتراف بەوەی ناکەین ئێ باشە ئەی هاوار سێ یەکێتی خۆت سێ ئاسایشی هەرێمی خۆت بڕوای پێ نییە کورە ئێستا چوینە سەر ڕوودا و کوردستان بیستا ڕوودا و ئەتراف پێ ناکە دەرێ گوتەی گۆبرۆ سیرکەن مانشێتی ڕوودا و ئەڵێ گوتەی زیندانیەکانی بادینان بەس کوردستان 24 دانی پێدادەنێ دەرێ دانپیانان چ دانپیانانەک ماشەڵڵا تو ویژدانتان ئەو دانپیانانە ئێستاکە وەکو گوتم دەینە سەری چ فەرقی هەیە لەگە دانپیانانەکەی ئەو کوڕە فەقیرەتان هینا لە 95ەوە لە بەناوی تەقینەوەی زاخۆ هەتا ئێستا نەدرایتە مەحکەمە 18 ساڵە چەندە 95 لە ئێستا 26 ساڵە ئەی هاوار لە ژوورێ ئەو کوڕە فەقیرە کۆسر ڕەسوور تاوانبارە کۆسرە 10 ساڵ جێگری مەسعود بارزانی بووە 10 ساڵ مزریمە گەورەکەی زاخۆی پارتی سەردەش عوسمان ئێستا برادرێک ئاوڕیان بەر لەوەی تخوا ئەوەی بڵاوکەنەوە دەمێ هەندە فەزاعەتی پارتی باز دەکەم تکایە شێر بکەم قەت داوا ناکەم بەس ئەگە پێتان دەکرێت شێر بکەن ئەگە ناش کێشە نییە ئەمە ئەو پەیامەکە هەڵوێستا خۆم پێرانە گیراتا سبەی بۆ زانێ سبەش دەیکەین و ماڵپەڕی شێروانیش دەکەینەوە لەوێن دەردەکەین وەکو تەحەدایەک وەکو ئەوەیە کۆ دەکەین فەیسبوک شێروانی لای ئێمەیە لای ئەو هاوڕێیانەی ئێمەیە سبەی لەوێ دەکەینەوە بۆیە ئەگە پێتان دەکرێت شێر بکەن کارەساتی جگەلە ئەوەی زاخۆ کە بە ملک کۆسر ڕەسووریان داهینا تا ئێستا مری ئەدامی ئەلغانە بوویتەوە بۆ زانیاریتان 10 ساڵ جێگری مەسعود بارزانی بووە سەردەش عوسمان ئێستا برادرێک نامەی لۆ ناردیما دەرێ کوڕێکی یەکێتی بێ شەرەفەکان ئەوانەی قوبات بینە سەر ئەوەش دەزانم قسەک پەرتە بم دەبینم یادی ڕاپەڕین دەکەن خۆیەکێتی شەرم نەخۆتان ناکەن یادی ڕاپەڕین دەکەن بە تەلەفۆنێکی ئەوە دەڤەری سەوستان تەسلیمی پارتی کرد میستان بەخۆدا کرد تەولێر گوتەنی داوە شن دەڤەرێکتان بە تەلەفۆنێک تەسلیم کرد کوڕی تاالبانی سیخوڕەکی پارتیە لە ناوتان بێمەوە سەر ئەوە ینی سەر ئەو مەهزەلانەی پارتی سەردەش عوسمان ئێستا برادرە دەڵێ کەسێک بەس دەمانچەی پێ بووە پێشمەرگە یەکێتی بووە تەقەی پێکرایە لە زیندان ئەو پەڕی تەعزیب درایە تەعزیب درایە چێتێکانە مەهزەلەی یەکێتی لەوەی ببینن ئاوڕێیان مەهزەلەی یەکێتی و پارتی لەوەی ببینن لاهور شێخ زەنجە ئەو بەیاننامانە دەرمەکە موقف دەربڕە یەکلا بەوە لە خۆت لەگەر ئەو ئەدوو ئامۆزایە ملپانەت ئەوە لە توش قبول ناکرێت تا سەر بتەوێت لەو لاش خۆی لەو لاخۆ لە ئەو دوو ئامۆزایە لۆ خۆت کە پیاوی پارتین پیاو بوون چیاوڕێنەوەی قوبات دەیکە یعنی ئێستا کە زەعیم عەلی لەوێن دەربات چیت کەی دەکرد بە هەر حاڵ بە ئەوە بێ ئەوە ناخوا کۆسر ڕەسوور مەحموود سەنگاوی لە هەموو جیران دەرکران ڕێیان نەدرا داوە کرا دەیان کادرێکێتی زیندانەکانی پارتی بووە ناوێرن بەریاندەن هیچ شیان نەکردیان مەکتەب سیاسی سەرکردایەتیان لە بۆ نییە بێتەوە بەس ئەوان لەوەیان هەیە سێ چەق و چێش بین بە تەلەفۆنێک بیاهینن ئەوە ئیفلاستانە ئەوە لاهور لێگۆڵام دەسم لە هەولێرێ خەبات دەکەم کاچمە تو ئاگار لە دەرپێی خۆتان بی
قوباد و پاڤێل و فشەک کەرینا قوبات هیچ لە دەرەوەی بازنەی ئەخلاقە لە دەرەوەی بازنەی ئەخلاقە ئەتۆ ئاگا لە سلێمانی خۆت بیکاکە مێ هەولێرە لێگەڕێ وەچ کابرایە گوت لە خینی دابوو دوو بوتڵیان تێکردەوە چاوی من مێ هەولێرە ئاگا لە دەڤەری سلێمانی بی لێ مەگەڕە لێوێن دەراوە خەڵک بکوژێ بە تەلەفۆنت شەوە بی بێمەوە سەر ئەزاوەی گوتی یەک لەوزە دەرێک کابراەک لێ گیرای 11 ساڵە لە سەردەش عوسمانی تەعەن هاوڕێیان کەیسی سەردەش عوسمانی ئەوەش چۆنە ئەی شامە چاهینا هیشام کەیسەکەی چییە هاوڕێیان ئەو کابرایە لە سناعی مووسڵ بووە بە بەسەرعی بڵێن پاراستن پێی گوتی دەبێ ئیشمان لەوە بکە ئەوش گوت کاکە من ناوێرم لەگەرتان ئیشکەم لەبەرەوەی داعش دەم کوژیتن گرتیان بردیان دوو هەفتە بەر لە تیرۆری شەی سەردەشتی گیرایە وەڵا وەختەکە و کابرای هینا گوتیان ئەوە سەردەشت تیرۆر کردیە دوو هەفتە بەر لە تیرۆری شەی سەردەشت یعنی لە زیندان دەرچوو چ سەردەشت تیرۆر کردی برم ببوورە لەگە ڕێکخراوی جەپەن نەسرە و نازام چییە و یعنی دوای ئەوە دوو هەفتە بەر لەوەی بووە کورە چ مەهزەلەکە کورە چ مەهزەلەکە ئەو نیشتیمانە مستەفای سەید قادر ئێستا سەرۆکی هەرێم جێگیری سەرۆک نییە ئەمر قەبزی هەیە ئەمر قەبز هەتا کەنجی نێومەوە فەریدون زوارەی دەعمی سیارە بوو وایە دەعمی سیارە بوو دوای هەموو سیارەکەی گول لەبوو فەلەکە دین مرد جەوەرنامق مرد وعید کۆڤلی مرد فازڵ بەرواری مرد شەرم لە خۆتان بکەن ئەوە ئاسایش نییە ئەو هەموو مەهزەلەی ئەو کچە نازەکە ئەو پارێزەرەکە دەیان مەحزەلە لە وڵاتەی ئەمە پینە و لە دوورە دیارە لە دوورە ئەوە زارش کەش گوتم یعنی کادیرە شێچێتی هەبووە پشتی قسە قەمبور بوو خاوەن پێداویست تایبەت بوو چوو بە شاخ کڵاوی لەسەری خۆی بەستا بوو پیاوی کورد بە سوارە ئەو کڵاوی لەسەر کە و چاوەکەم هەموو کەس دەزانی بۆی ئاسایش کەشتەشی دەرەگا هەر لە دوورە دیارە لە دوورەشی فسفۆری ئەوە سیناریۆیە ئەوە دروست کراوە شەرم لە خۆتان بکەن ئەو ئاستە بڕوا بکە زگم بەو میلەتە دەستێ وەرە زگم بەو ئاسایشە دەستێ وەرە چۆن یاری بەو میلەتە دەکەن چۆن عەقڵێکی ئەوها یعنی کاکە وەڵا بەمە برێن هاریکاریتان دەکەن یارمەتی باشترتان دەینە بۆ سیناریۆ کاکە دەیان هونەرمەند هەیە ئەکتەر هەیە بڕۆ پێیان برێت چاوەکەم کورە عیب بە عیب هەر عیب بە ئاسایش چاوەکەم بڕۆ پێیان برێن قیچێک معقوڵتر بی درۆیەک بی معقوڵتر بی هاوڕان یەکەم شت بابێ مەسەلێ یەکەم دان پێ نادرێ سندیکا دەرێ و ئەندامی سندیکانی نە ئێجا کەی مشکل هەیە یعنی سندیکانی پارتی وێچێتی و گۆڕان و حزبەگانە بە هەزاران دەیان هەزار کەس هەیە نەک دەیان بە سەدان و هەزاران کەس هەیە ئەندامی سندیکانیە ئەی هاوار ئەوە چ خاڵەکە تۆ دەی دەڵێ ئەوە ئەندامی سندیکانیە کۆی ئەو دیدارانە بەگشتی پچر پچڕە لێیان ناگەڕێن قسەکان تەواو بکەن چکۆم پێشترۆم دەزانین دانیان پێدانایە لەژێر تەعزیب لەژێر هێنانی ئەوەی خێزانی کە کاکشێوان دەڵێ ئەوانە دانیان بەوە دانایە کە جەرائیمیان کردیە هەوڵی کوشتنیاندایە تەنسیقیان لەگەڵ ڕێکخراوی برم دەوڵەتی نێودەوڵەتی کردیە هیچ تێدانە هیچ تێدانە دێرەش لێرە وەرەگرێت دێرەش لێرە وەکو ئەوەی ئیسلام ناتو قەڕب سەڵاتەکەی دەرێ وەنتم سوکارەکەی نارێتن ئەخر ئەو چدان پیانانەکە هەموو یەک گوشەیە وەڵای ئاخر شتی ئەیازی زۆر کۆمیدیە ئەو ناوانە کو دەناسی ئی هەموو برادەرینا پارەیان لۆ ناردی هەموو احترافەکەی ئەوەیە ئێ باشەکەی مشکلەیە فەقیرەی پارەیان لۆ ناردی چێ لۆی ناردیە لۆ چ ناردرایە ئەیکورە ئەی هاوار کەسەیە لەو کوردستانەی پارەی لۆ نەناردرابی لەو ئەوروپای ئەوە چێ احترافەکە هاوڕێیان بەخاڵ بچمە سەری یەکەم شێت ئەندامی کەسەش پیشاندان کادیری پەکەکە تەبعەن پاراستن باش لە مەباشت دەزانی ئەرداڵ کە ناوی شەعبانە کە بە شێخش دەناسرێتن لە 2004ەوە پەکەکە دەری کردی لەسەر ئەوەی سیخوڕی ئێوە بووە یعنی هاوڕێ ئەو خاڵە زۆر گرنگە کە هەموو شتەکانی پارتی دەڵێ ئەوە کادیری پەکە بووە لە 2004ەوە پەکەکە بڕۆ بپرسن ئەو کوڕی لەبەر ئەوەی سیخوڕی پاراستن بووە دەری کردە دەرێ و ئەو کەسە تا هەفتەیەک لەمەوبەریش بەر لە 16 مانگ ئێمە لەگەڵ ئێمە بوو لە چات من نا لەگەڵ برادەشتان
چوە احترافی بەدەوی خۆی لەسەر شێروانی کردیە لە مەحکەمەی لەگە پارێزەرەکانی بووە شێروان ئەوە گوایە لەمان جدا و احترافی کردی ئەو کابرایە لە دەرەیە ئەو کابرایە لە دەرێ بە کەیف خۆی ئێستاش شێروان لە ناو دادگا گوتیتی باشە ئەوە زانیاری دایتە من لۆ ناچن بیگرن لە دەرێ هیچ ڕەبتی بە پەکەی نییە کادری پاراستنە دەجار زیاتر برادران پێیان گوتیە ئەو کوڕە پاراستنە شێروان بڕوای نەدەکرد هەموو جملەکانی ئەو کوڕێ بە ئیتجاهی مەعلومات کۆکردنەوە و دروستکردنە بە شێروان یەک بەڵگەی نەدایتە دەست یەک شتی لەسەر نییە ئەنی قەزم لەس ئەوە دێ ئەو کوڕە خۆی پاراستنە ئەرداڵ پاراستنە ئەندامیانە داوەتیان بڕۆن ببرسن لە 16/11 چووە ئیفادەیدایە ئێستا لە دەرەیە لۆ نەتانگرت ئاسایشی پارتی لۆ نایگرن ئەگەر ئەو مجریمە گەورەی پەکەکەیە ئەگەر ئەو شتانەی کردیە باشە لۆوی ناگرن دایە پەکەکە نییە فەقیرانیان دەشت هەیە هیچ ڕەبتی بە پەکە نییە بە هەر حاڵ هاوڕێ ئێستا بڕۆ بنووسە وشەی سیخۆر پاراستە شکایەتی لە وشەی سیخۆر کردیە لە فەیسبوک یەکسەر ڕەش دەکرێتەوە پۆستی هەمومانیان ڕەش کردەوە لەسەر وشەی سیخۆر من یەک لەوانەیە پەیجەکەم قەپادووە ئەو ئەرداڵەیە فەیسبوکەکەی من یەک لەوانە ڕسمی ئەرداڵم بڵاو کردەوە وشەی سیخۆر بووە عقوبە درامە ئێستاش عقوبە درامە بەیانی عەلاساس بتەوە چارجار بە هەر حاڵ بۆیە ئەو ئەرداڵەی باسی دەکەن کادیری پاراستنە و لە ڕۆژی 16 ببوورە دوو باسمان کرد کەەوە کادیری پاراستنە چۆ ئیفادەی لەسەر شێروانیدایە ئێلۆ نایگیری ئێخۆ لە دهۆچێ ئێخۆ لە هەولێرە بوو کاکە پارێزەرەکان هەموو دەزانەوەتا خەڵکی دهۆچێ دەیناسی ئێگەر ئەو کابرایە خەتەرەیە پاراستن نۆ ناسی بیگری هاوڕێیان باز لە حاکم مەسعود دەکە شێروان تاقیبی کردیە طبعا حکایەتی ئەو حاکم مەسعودەی لەکرمنا لە وەختی کە هەواڵ سەمیرە و 4-5 کەسی تەفگەر و ئەو شاعیرەکە سامی شاعیر سامی ئەوانە جیران مانجی هەشت بوو ئێمە تاقیب ما کرد ئەمە یەک لەوانە بمدا ئەم لەگاک شێروانی گردیە زانیاری تەلەفۆنەکانی ئەوانەمانۆ کۆ بکەنەوە کو ئێستا ببورن کو ئێستا زانیاری لەسەر دادوەرەکان کە کۆ دەکەین و ئەو کاتیش ئەو زانیارانەمان لەسەر ئەو دادوەرەی کۆ دەکردەوە زانیاری چ تەلەفۆنی لە چێن دەرە چێ مەسئولە هەتا زانیارەکەمان دیتەوە زەربە چی لێدەن زەربەی چیە لە تەلەفۆنی ڕسوای دەکەین کورە عیبە عیب زەربەی ئەسکەری جودایە ئەمە 100,000 ئەو قسانەمان کردیە ڕسوایان دەکەین زەربەیان لێ دەدەین خۆ نەگوترا زەربەی ئەسکەری لێ دەدەین دەچین لێی کوژین لە دوو تەلەفۆنی بووینە لە دوو زانیاری بووینە تەلەفۆنم لەگە کردیە لە ناو پەیج و ئەکاونتەکانی من هەیە قسەم لەگە کردیە ببوورە بۆ دیدم لۆ ئەزەتی قسەی شێروانی لەوەی بووە کە ئەو ماوەی حەملەیان لەسەر دەکەین حەملای ڕاگەیاندن پاراستن نەکوشتن کۆ حەملەمان لەسەر ئەو 3-4 دادوەرە کرد کە لە ئەوە بوو هەمان ئەو حەملە زەربەی ئەسکەری نییە ئەی هاوار یان ئەنگۆ جێلن کەڕن دەماغ سزن بەڕاستی یانەوەتە کوردی تێناگەن وەڵا حاکم مەسعود زەربەی لێ دەدرێ ئەزا وەردالە خێڕێش بەوەی تزاهای دەبێ ئەنی زەربەی لێ دەدە ئێ بابە کاکە ئەمە ڕسوایان دەکەین ئێمە ڕسوای زرار هەرچیمان کرد لەگەر هەمووتان بە هەوڵ و هیمەتی ڕسوای دادوەری و دادگەکە هەر ئەوەیە هیچ کە نییە فەقیرەی تەلەفۆن ئەوان خەڵکی بادینام و تەعقیبیان دەکرد تەلەفۆن لەکوێ ئەوەیە زانیاری چی هەیە نقطە زوعف ئەمنانم هەموو لەسەر دادوەرەکان بڵاو کردیتەوە لەسەر زرارم بڵاو کردەوە لەسەر بەشدار مەجیدم بڵاو کردەوە خۆ لە فەیسبوک بڵاو ما کردیتەوە لەسەر ئیڤاری و تەلەفۆنەکەی ئەوی تەلەفۆنەکەم لەگە کرد لەگەر لەسەر سەرکەوت خۆشناوەکەی بوو خۆ کە هەر ئەوە بووە هیچیت کە نەبووە شەرم لە خۆتان ناکەن زەربە لە حاکم بدرێ زەربە کاکە بەجددی مانگۆ کوردی تێدەگەن یان دەماغ سزن هاوڕێیان کۆمەڵی وێنەی شێروانیان بڵاو کردەوە لەگەر پەکەکەی جارێ من ئەوەک بڵێم هەموو ئەو وێنانە شێروان بەخۆی لە فەیسبوکی خۆی هەیە هەموو ئەو وێنانە لە فەیسبوکی خۆی هەیە هیچ شتە جینێنی نییە
ئەو وێنانێ بڵاویان کردەوە هەموو لە فەیسبووکی خۆی هەیە هیچ شتێدانیا و ئەمن یە خاڵی جەوهەری کە بڵێم لەو دانپیانەی دانەوێت پەکەکە وەکو داعش بناسێنن پەکەکە وەکو داعش بناسێنن ڕسمیان لەگە جەمیل بایەک کە ئەنەما تێکۆشەر و ئازادی خواز و کەسێکیشی جەمیل بایەک لە گەنجی هەتا ئێستاکە لەسەر لەناو ئەو چیانەی کوردستان تەمەنی ئەوە کردیە دەیەوەکو ئەبوو بەکر بەغدادی پیشانی بدە تەنسیقیان لەگەڵ ڕێکخراوەکە بووە تەنسیقیان مەعلوماتیان دایتە ئەوەی مەسعود بارزانی ڕسمت نییە لەگەڵ پەکەکەی نێ تیروان بارزانی چەند بروسکەی لۆ لێدای پەکەکە پەکەکە بەناو هەولێرەدا نەهاتوو نەچوو ڕسمی پێشمەرگە و پەکەکە پێکەوە نییە چۆن شەرم لە خۆتان ناکەن بەس ڕسمە گرتیتی پەکەکە بوون نزیکایەتی هاوڕێیاتی بوون لەگەر چی هەیە لە ئێمە چەند هاوڕێیەکی پەکەی نەبێ من تاکە حیزبێک بە ڕاشکاوی بڵێم لێرە لە شانازی لە بۆ کورد مابی پەکەکەیە سەری ئێمەیان خەتی ئاپۆچیە لەو ئەوروپایی کاکە هیلاری کلنتۆن فلیمیان لە سەدەرەکە تێدەگەی پارتی لەسەر توی دەرنەکرد هەموو دنیا لەسەریان بە جواب دێ لەسەر ئەو خەتە ئاپۆچیە یعنی چیە شێروان دووسێ ڕسمی لەگەر پەکەکەی گرتیە لەو پەکەکە چنە پەکەکە نەبوون بەناو هەولێرەدا هاتن چوو لە مەخموری جەنابەت نەبووی خۆت لە کۆشیوان نا لۆ دەتەوێنێ وەکو ئەوەبی هەمومان برادراتی پەکەمان هەیە برادراتی پەکە بارەگای هەیە پەکە لە نۆتیەکەوە لە کوردستانە خۆ بەدزی نییە چەند جار مەسعود بارزانی لەگەریان دانیشتی چەند جار پارتیت لەگەریان ئەوە بوونە کە ئەنەمە هێزەچی ئەوە نا چەند جار فەرهاد ئۆزالامە وەختی پەکەکە بوو هاتە مەسیفی کورە عەیبە عەیب هەندە شتی ئاستەکە زۆر نزمە هاوڕێیان زمانی توند و تیژی و نازانم کەس ئەوە نەبی کاچی من ئەگەر بەو پێوە بێ ئەو نقاشەی کە گوایە شێروان گۆتیجی لە تێکستەک گوایە ئەوش نازانێت چکو ئەوە تاکوور ئێستا تەلەفۆنی کرد دەڵێ ئەو تێکستەی بڵاو کردیتەوە ئی من لەگە مەکی درۆیە هیچ نییە تحەدام بکە ئەمن شتیوام نەکردیە درۆیە ئەوە تاکوور وە دەڵێتر من نازانم ئەڵێ درۆیە دروستکراوی خۆیانە کە گوایە شێروان لە ناو سزن بکوژێەوەبی دەرێ هیچ شتیوا لە نییە ئەوم بە ئەو شتانەی کە بازێکم حتا ئەگەر دامان نەزەر بە ئەوبی ئێکاچی من پارتی ئەتوو لە شێستەکانەوە لەو چیابی تەقەت بە حکوومەت وەنایە خەڵکت گرتیە خەڵکت کوشتیە خەڵکت گرتیە و کوشتیە و زەربەت لە ئەوەیدایە هەموو کارانی تۆ خیانە یعنی ئەگە بەو پێبی ینی بە ئەزراز بووکە هەموو پێشمەرگەوە دەکرد کەچی ئەوانە تەحلیلەکە ئەو تەحلیلەی کە لە شاغ دەکرێ و کە فشێ لەگەوانە هەر ئەو تەحلیلەی کردیە شێروان فەقیرەی هەموو یعنی هەموو ئەو نقاشەی کە پارتی وەکوی دێ عەلی ئەوە بکرێ ئەوە ڕۆژانە خەڵک دووبارەی دەکاتەوە لەو فەیسبوک لە نووسین لەسەر تەلەڤیزیۆنەکان کە لەگە پارتی وێچێتی خەباتی جەماوەری ناخوا تەنیا ئەوەیە بیان تۆپێنی ئەوە قسەی خەڵکە هەمووە دەڵێن ئێمە چالاکی مەدەنیدار و بەر دەڵێ فشەیە تا لەگەری شەڕی چەکداری نەکەی هەمانە و لێکدانەوە شێروان دەردەدڵەکی خۆیتی دای ڕشتیە چ ختەیان هەبووە چەند چەکیان لێ گیرازان هاوڕێیان هەموو چەکەکانی ناودادگای کە بەعس کرایە چەکانیان چێت تاپڕەکە تاپڕ لە ماڵی گۆداری ژیرایە کە حیواناتی پێدەکوژێ ڕاوی ئاژەڵی پێکرایە هەموو چەکی کۆدەتای کە نان دەگوت کۆدەتایان کردی و پەیوەندی نێودەوڵەتیان هەیە هەموو چەکەکەی لێ ئێنابی ختەکەبی ئێنابی هەوڵەکەبی ئێنابی کۆبوونەوەکەبی دوکۆمنتەکەبی ئێنابی هێزی عەسکەریان لەگەردابی ئەخر کو بۆ 5 گەنجەی کۆدەتا کرایە کو بۆ 5 گەنجەی هەوڵی کوشتنی مەسعود بارزانی درایە یعنی هاوڕێیان لە قسەکانی شێروان پێی دەبڕن دەڵێن ڕێکخراوە پارە دووەگرتیە کاچی من عەیب بکەن عەیب ئەمریکا حیمایەتان دەکا ئەمریکا حیمایەتان دەکا شێروان لەگەڵ ڕێکخراوەکی پارێزەرانی ئەمریکی دانیشتنی کرد کە جاری 2019 گیرایە هاوڕێیان 2019 کە گیرایە شێروان لەگەڵ ڕێکخراوەکی ئەمریکی دانیشت دیارە پارەیان پێدایە بەخت خۆی بەمەی گوت پارەی درایە بەس بەڕاستی ئەم نایەتەوە بیرم ئەو ڕێکخراوەکی پارێزەرانی ئەمریکیە
ئەوە چ پەیوەندی بە ڕێکخراوی تەجەسوسێ دوای لە بەوەم نییانی تەجەسوس لە بەرەنگۆ بەبەر خەڵک دەکەوی یعنی لە ببوورن گەرمان بوو لە بەرەنگۆ بەبەر خەڵک دەکەوی تەجەسوسی چ لەگەڵ ڕێکخراوەکی ئەدڤۆکاتی پارێزەرانی ئەمریکی دانیشتنی کردیە هەموو ئەویان لێ کردیە وەڵە لەگەڕ لۆ هەموو دەنگەکان بڵاو ناکەیەوەت چی گوتیە فەقیرەی ئەمریکا حیمایەت دەکا ئەتوو نەبی پارتی ئەتوو پیاوی هەندێک بێ لە دەسەڵات ئەگەر ئەمریکا حیمایەت نەکا لە چ شەڕەکی ئەوەت کردیە تۆ دەی پەیوەندی لەگەڵ ڕێکخراوەکی ئەمریکی بە تەجەسوس دادەنەی کە من بزانم ئەمریکەکان زۆر لەسەوەی پەس بووینە 30 ساڵە دەمان پارێزن خەتی 36 و ئەویان دروست کردیە ئەوان لە شەڕی داعش لەگەرت بووە تۆ چی خەڵک دەگرێسە چێش دانیشتێ لەگە CIA دانەنیشتە پارێزەران دانیشتێ کە بەر بوو لەگەر دەیان ڕێکخراوی ئەوە دانیشتە کورە زۆر کۆمیدی ئەو پارتیە زۆر کۆمیدی عسمەت ئەرگوشی و مەسرور بارزانی وەیسی بارزانی کاکە قچێک کەرامات قچێک ڕێزگرتن لە سەروەری یاسا وێنەگرتن ئێکاچی من ئەوانە ژورنالیستن وێنەی زیندانی ئاکرێ کەس نیتی بەس لە عەبدەی شوبات هەیە ئێستاش کەس نازانی ئەو زیندانە گەورە ڕسمەکەی کووە ژوورەکانی چۆنە زیندانە کە تا ئێستا بە پێی زانیاری 2 ساڵ لەمەوبەر ئێمە بەردەوام خەڵک شتێدا هەبووە ڕۆژنامە نووس حەق خۆیتی بگری ئەوە چ دەدەزوسەکە یعنی ئێستا ئەمریکا ئەمریکی CIA و موساد و داماننا ئیطلاعات و میت و ئانا کە هەرە خەتەرەکانە بەنمونە پێویستیان بە شێوانێک کە بچیەوە کامێرە تەسویریان لۆ بکە کورە کاچی من فازل میرانی ئیطلاعاتە کاچی من نیوەی قیادەتان میتە چاوی من یعنی میت و ئیطلاعات پێویستیان بەو نوع تەسویرگرتنەی هەیە لەو سەردەمی دیجیتاڵی ئەمریکا ئەقمار سناعی هەیە بە قوربان کورە عیب کەن عیب وەڵڵی کۆڵە تەریق بوومە ئەو ئارەقایە هەمووی هەئینگۆیە یعنی پێویستیان بە شێوانە بەهی شڤانیە بە هەریڤانیە بە گۆدارە بچسی خوڕی بکەن لۆچما سەردەمی بەعسا لۆچما سەردەمی قۆبچەیە لە کوردەواری گوتەنی هەموو ڕسمانەی هاوڕیان ژورنالیست لەگەر کار یعنی ئیشی حەقی خۆیتی تەسویر بکە بە دوواچوو بکە ڕسمی ڤیددیۆیان لە هەری شڤانیەوە کردیە هێزی عسکەری دەڕوا ئێکاکە ئەومان بڵاو کردەوە ئەو وەختی ڕاپەڕی سەرکوتکردنی خەڵکی شیلاتزێ بوو ئەوە لە تەفدە پرێز بڵاو کرایتەوە لەکنە من بڵاو کرایتەوە لە هەموو شوێنەکان بڵاو کرایتەوە خۆ بە دزینەسۆ بە شەوی تاریک بتی تەسویر بکاتن لە بۆ عملیاتی بە ڕۆژی ڕووناکەوە لە ڤیددیۆ هەیە وەرن تەفدە پرێز هەیە خۆ ئەو شتە بە دزینە بووە ئەڵێ گروپی چەکدار ئەمن ئەوە زۆر نازانم بەڵام یعنی هاوڕیان من لێرێک خاڵ بڵێم دوو جارش مەکی ئامێدی بۆ خۆی لە لای باسی کردیت ئێستاش ئەوە بوو ئامادەن هەموو چاتانە بدەنە ڕێکخراوە جیهانیەکان هەر هەموو ئەو چاتانە کە پاراستن دەڵێ هەر هەمووی دەدەنە ڕێکخراوە جیهانیەکان یان دادوەرەشی بێ ئامادەن کۆی ئەو چاتانە کە ناشاردێتەوە کە فێڵی لێ ناکرێتن دەدەن ئامادەن بدەن چێدەی دێرەی عیز دەردەینی لە شتەچی ئەوان ئامادەن وەرن ئەگەر مەحکەمەی هەولێرێ تەمیز ئەگەر ئازان هەموو چاتەکانتان دەدەنێ لەبەر ئەوی لەکنەوانیش مایە پێویست ناکە دێرەی عیز دەردەینی هەموو چاتەکانتان دەدەنێ و دەدەنە ڕێکخراوە جیهانیەکان بۆیە گروپانەی هاوڕیان ئەوەی ئەم بزانم من بۆ خۆم لەگەڵ یان ڕوا بکە پاراستنیش خۆت چدەکات ناکە چاوتان دەرێ هەر با کوردەواری هەردوو چاوتان دەرێ بە ئەنتەرپۆلیا من دەبنەوە بە ئەبوو ئەژدادیشتان ناتوان ئەم ببنەوە لەبەرە زۆر قسانە دەکرێ نەک ئەمن ئەو تورکیا زلوزە بەلاعە نەیتوانیە کادیرەشی مجەنەسی پەکەکە بگریت لەو ئەوروپایی ئەو تورکیا ئەتو پێت دەکرێت مەسرور بازان ئەتو پێت دەکرێت بە چێش بەو بەڵگە حیزانە ئەو گروپانە ئەوێن بزانم کاکەوانە لۆخۆیان خەباتیان دەکرد لە بادینان ڕێخستنیان هەبوو ڕێخستنیان هەبووەکو هەموو حزبەک بەس لە پارتی دەترسان ڕێخستن هیچ گروپی چەکدار شەڕ نییان بووە
يعني حق إخوانا لهر شارك أويان بي أو جو أردالة خائنة هو أردالة خائنة هولي دا ببور نار يا موشي وشكيه كزور بلهم عقوبة دريم فيسبوك شكايات يعني كرديا تيم بالراب كان أوي استار يجربوا بارتي دكاتن لسروي كردوي ولا سروي جمان لميت هي كاري سرکوت کردنی سوسیال میدیای بەشێک مان دەکات پەیجەکانی زۆر بەمانیان مرانە منە ڕۆژەش باسم کرد تەشویش دەخەنە سەرمان لێمان ناگەڕێن هەموو ڕۆژە شکات کاریە لە یوتۆبی لە ئەوەی دانەوێ ئەلێن دەشکوی بەعس ئێزگەکانی ئەوە دەکرد بۆیە ئەوانە گروپی ڕێخستن بوونە برادەر بوونە پێکەوە هیچ چەکداری نییە هیچ چەکدار ئەو ئەم بزانم بەخۆشی سبەی لایف دەکەن قسە و باز دەکەنە سەر ئەو شتانە وێنە هێزی عەسکەری بڵاو کردو گوتم کاکەو لە فەیسبووکمان هەیە بە قوربان لە فەیسبووک خۆ بەدزینە بووە خۆ لە بۆ شتەشیەوە نەبووە یعنی هەردەوڵەتێک نیت و اطلاعات کە گوایە لە هەمووان خەتەرترن یان حکوومەتی عێراق تخوا پێویستی بەو نۆعە تەسویرێ تویش داتان پێویستی بە تەسویرێکی کامیرێکی وا هەیە بچی ئەوە بکاتن پێی بوێ كري اطلاعات دتي دا اوراقي مكتب سياسي تان درديني بقربان اوراقي مكتب سياسي تان درديني اوامر تان بس جيب زيدك برو بجاش بيش او كوا برو او كسمانو تسليم كوا لشيس يكو خلق تسليم دكنا بيسي بونو التصويريه وكاميري زنداني اكري فمندي راس خو لقى قنديل اوي مكي بابو خو جاب داتو منها اونيه وەکو گوت ماوڕیان ئاسي ئیشیڤانی وەڵا ئەو ڤیدیۆیە ئاسي چێ ئەوانە چێ دەناس ئێکەکەوانە گروپەکن گروپ برادرن لە چات مەسنجەر لێیان ناگەڕێ هەر دەرێ گروپەکرد ئەخۆ نەیگوتی عەسکەرینە خۆ کەسیان نایانگوتی ویستیتمان ئەوەی بگرین بکوژین کۆمەڵێک درۆ دەلەسا خڕکرایتەوە یعنی گروپ ئەوە ناسک بەرزنجیە هیچ پوچەش لەوێندەر زۆر تەکیدێت ئەو گروپە چەکداریە ئیتر ئەو زرارە دادوەرە پێگوت بابە دەڵێ گروپ نەیگوتێ چەکدار بە زۆرم لێ دەیانێت پێ بڵێن گروپی چەکدار کۆمەڵێک هاوڕێ بوونا لە ئەوروپا و کوردستان چاتیان کردیە دەیان و ملیۆنان گروپ چات لەو فەیسبووکەی هەیە بەهەرحاڵ هاوڕێیان یعنی بەڕاستی ئەوەی پارتی دەیکە سوکایەتێکی زۆر گەورەیە زۆر گەورەیە چ لە زیندانی کردنی و پێنج ژورنالیستە بەو ئەدلە تخواو ئەدلە بۆ مۆمزانی لەژێر تەعزیب لەژێر ئەوە هات دێن دەڵێن وەڵا کاکە ئەمە ویسمان محافزی بکوژین ئەوە بکەین ئەو کەسەی بگرین ئینقلاب بکەین کورە بابا هیچ تێدا نییە بەجددیمە شەرم لە خۆتان بکەن ئەو شتانە بڵاو مەکەنەوە و ئێستا ئەوە هەموو داونلۆدی دەکەین تەرجمەی ئینگلیزی دەکەین دەدەینە ڕێکخراوە زیانەکان کە چ مەحزەلەکە پارە لۆ نادرێ چێ پارێ لۆ نادرێ ئەی کوڕێ کاکە ئەی هەوەرمی تو تڵاعات بە ڕۆژی ڕووناک دەیان بارەگەیان هەیە لە کوردستان دەیان کەستان لۆ کوشتینە بەس لە کوردستانی ڕۆژهەڵات 300-400 کەس لەنەوە تێ کوژرایە دەیان ئەفتەنی مانگانە نیەنە ئەوە تەسلیمی تورکیا و کراوە و تەسلیمی ئەوە کرا چ پێویستیان بەو سی خوڕیکردنە بەهەرحاڵ هاوڕێیان بەڕاستی یعنی کۆمیدیایە و بەڕاستی ئینسان هەم دەگریێ هەم پێکەنینی پێدێ کاکە گیان وەڵڵاهی دام و دەستگای وانابی ئەوەی دەیکەن قەشمەری بە خۆتانە یەکەم کەس بڕواتان پێ ناکە و بڕوان پێ بکەن هاوڕێیان هیچ دیبلۆماتکارێک سقەی بەو حکوومەتە هەرێمیە نمایە لە هیچ گوتەچی کو کابر خەڵکێک درۆزنە هەموو کەس بڕوای پێ ناکە هەمان شتیان بەسەر هاتی ئێ بەس خۆ نایان ئیعلام بکەن ئەوانە چیمە بەهەرحاڵ هاوڕێیان ئەوە قسانی من بوو یعنی بەڕاست کارەساتە ئەوانە حکومداری بکەن کارەساتە ئەوانە حکومداری بکەن لە گوایە دانپیانانیان دیتەوە کابرە تەسویر دەکا کابرە تاقیبی زیندانی ئاکرێ دەکا تاقیبی زیندانی مەسیفیشمان کردیە ناوی جەلادەکانی مەسیفیشمان کۆ کردیتەوە ئەی کاکە و کاری ڕۆژنامەگەریایی هاوار چیخوڕی چی و ئاری چی کاتێکی خۆشاوڕێیان دنیایەک ڕێز دنیایەک خۆشەویستی ئەوە فەزاعەتەشکەیە لە مێژووی گاڵتەجاری پارتی دیموکراتی کوردستان کابینەی مەسرور بارزانی
تاوانی سوکایەتشکی ئەمە جگە لەو ڕوە قانونی کە پارێزەرەکان دەرێن لە بۆیان نەبوو ئەوەی بڵاوکردنەوە من نازانم لە ڕووی یاساییەوە بەڵام بەڕاستی ئەوەدان پیانان نییە یعنی وەکو ئەوەی سەردەشتە وەکو ئەوی کۆسرتە وەکو نازانم وەکو هەموو ئەوەی فەریدون جوان ڕۆیە وەکو ئەو هەموو تیرۆرێکی کورە کاکە عیب بە عیب هەر ئینسان لۆ خۆی جارێک دووجار سێجار خۆی دەکاتە قەشمار ئیکاکە ئەوە ناکرێتن ئەتو سێ چەق و چێشی برەیان دوو ئیدارەی سێ چەق و چێژ لە پەرلەمانتار دەدا بیبێەوە ئەوەی هەڕەشەی دوو ئیدارەی کورە ئەوە چ حکومەکە ئەی هاوار لە دەستەنگ و کاتە چ خۆش